ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. تاوەکو ئێستا هەوڵەکان بەردەوامە بۆ ئاساییکردنەوەی ئەو دۆخە دارایی کە لە نێوان هەولێر و بەغدا ڕوویداوە، واتە بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵام تاوەکو ئێستا تەنها پێشنیارێکەیە لای بەغداوە کەویش ئەوەیە بە حکومەت هەرێمی کوردستانی ڕاگەاندووە دەکرێت ئەوان پاریان پێ بدەن وەکو قەرز بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان، بەڵام حکومەت هەرێمی کوردستان ڕازی نییە وەری بکرێت. لایەنە سیاسیەکانیش کە ئەمڕۆ لە پیرمان کۆبوونەوە بەشێک لە لایەنە سیاسیەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە هەوڵێوان یەک ریزیەک و یەکدەنگیەک پێک بێنن بەرامبەر بە بەغداد، چکەوان پێیان وایە ئەمەی کە دەکرێت زیاتر هەوڵێکی سیاسیە نەک دارایی و یاسایی. بەڵام ئەمەش چاوەڕێ دەکرێت کە بڕیارەکە چۆن دەدرێت، چونکە هەرێمی کوردستان ئێستا نە بەداهاتی ناوخۆ وەک خۆیان دەڵێن، نە بەداهاتی نەوت ناتوانن موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بن، بۆیە هەر دەبێت لەگەڵ بەغدا ڕێ بکەون و پێیان وایە ئەمەی کە بەرامبەریان دەکرێت ناحەقیە، چۆن دەبێت بە بڕیارێک لەلایەن وەزیری دارایە موچەی هەشمانی موچەخۆرانی هەرێمی کوردستان ببڕێت. بۆیە خەریکی دۆزینەوەی دەرچەیەکی هەم یاسایی و دارایین بۆ ئەوەی کە بگەن بە ڕێکەوتن و ئەم ساڵیش موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەفەوتێت. من بۆ بەرەو پێشچوونی ینی هەوڵەکان و هەروەها زانیاری نوێ لەسەر دابشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان زیاتر چاوەکەش لەسەرەوەی ئایا پێ جەژنی قوربان موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەشەکرێ یا دەکەوێتە دوای جەژنی قوربان، کە ئەمە بەڕاستی بۆ گیفانی موچەخۆرانی هەرێمی کوردستان زەحمەتە بێت وەزێ، چونکە جەژن نزیکە هەرە مەفتەی ماوە، بەڵام تاوەکو ئێستا هیچ دەنگۆیەک نییە کە بڵێت موچە دابش دەگرێیانە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم تەوەرە من میوانداری زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی داراییم کردووە کە بە خۆشحاڵیەوە بە ڕشێوەیەکی ڕاستەخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵم دەبێت. کاک دکتۆر زۆر بەخێر بێی بۆ زووم. ئەگەر پێم بڵێ هەوڵە نوێەکان چین بۆ دابشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان؟ سپاس بەڕێز دەکەم و سەڵاو ڕێزم لۆ جەناب و لۆ بینەرانی خۆشەویست. بەحەقەت مەسەلەی هەوڵ وەکو هەوڵ بەتەکید هەوڵ هەیە، ئەو هەوڵانەی کە هەن لە هەردوو جانبی عەرەبی و کوردیەوە هەوڵ هەیە. لە جانبی کوردی جەنابت دەزانی کە قەرار بوو کۆبوونەوەیەکی گەورە بکرێت، بەڵام وا پێدەچی هەندێک ئەحزاب با بڵێن بایکۆتی کۆبوونەوەکەیان کرد، ئەوانەی تر ئێستا حالیان مەشغولی کۆبوونەوە نە، بەڵام بەتاکید کۆبوونەوەکە لە ئەوەیە کە مووقفێکی کوردی موحەد دەربچی، بەڵام مووقف وەکو مووقف نەخێر لەو کۆبوونەوەیە لەوەی جەنابت بزانی هیچ مووقفێک دەرناچی ینی مباشرەتەن، یعنی شکلی بە قەراری مباشر. ئەوەی ترکە هەیە برادەرانی ئێمە لە بەغدا کوتلە سیاسیەکان خاسەتەن ئەوانەی پەرلەمان هەموو حزبەکان لە بەغدا دیارە یەکدەنگن لەسەر مەسەلەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. قەراریانەوە بوو کە لەگەڵ بەڕێز سوودانی دابنیشن و نیگەرانی خۆیان و ناڕەزایەتی خۆیانی بدەنێ لەوەی کە وەزەختێک دروست بکەن لە بەغدا لەوەی ئەو کێشەیە چارەسەر ببیت. ئەوەی ترکە هەیە بە حەقەت هەندێک لایەنی عەرەبی کە هەز دەکەن ممکنە وەزعەکە بەرەو خراپتر بڕوالەوەی کە ئێستا هەیە، محاوەلە دەکەن لەگەڵ بەڕێز سوودانی و لەگەڵ هەرێمیش تەوان لە ئیتیسالن لەوەی کە بتوانن کێشەکە بە هەر شێوەیە کە بی چارەسەر بکەن. هەتا ئەو لەحزەیە با بڵێن چارەسەری نهایی نییە و تەنها ڕێگە چارەسەر ئەوەیە کە جەنابت باست کرد، سەرۆکۆزیرانی عێراق گوتوویەتی من حازرم ئەو مانگە تەنها ئەو مانگە قەرزێک بدەمە هەرێمی کوردستان لەوەی موچەی موچەخۆرانی پێ بدەن و دوای جەژن دەبێ لیژنەی باڵای هەردوو لابەیەکەوە دانیشن و ڕێگا چارەیەک بدۆزنەوە. تا ئەو لەحزەیە ئەوەی کە هەیە ئەوەیە، بەڵام محاولات مستەمڕە
وڵای دوای کاک دکتۆریە مەسەر هەوڵەکانی کە تۆ باسێکەکەی بەڵام دوای جەژن یان ئێمەی کە سەرۆگۆ زیرانێڵێت توانای تەنها پێدانی ئەم قەرزەی هەیە بۆ ئەم مانگە بەڵام خۆ دواتر ئەمە چۆن چارەسەرە بێ یعنی ڕێگە چارەسەرەکان چین بۆ کۆتایی هێنان بەم کێشەیە کاکە سامان بە حقات ڕێگای ینی ئاسان و سەریع هەیە و ڕێگای با بڵێن وەسەط هەیە و ڕێگای ناخۆشیش هەیە بەڕاستی پێت بڵێم ڕێگای چارەسەرکردنێکی سەریع ئەوەیە کە ئەگەر هاتوو بە زووترین کات بەڕێی من وەفدێکی سیاسی گەورە لە هەرێمی کوردستان جاچ بە سەرۆکایەتی جەنابی سەرۆکی حکوومەت یان جەنابی سەرۆکی هەرێم و طبعا حزب سیاسیەکانیشی لەگەڵ بن ئەگەر هەمووشانی لەگەڵ نەبن عەلاقەل ئەوانەی کە لە حکوومەت ئێستا مەوجودن و لەگەڵ ئەو وەفدێکی فەنی ینی زانا لە ئوموری مالی لەگەڵیان بیت بە تەسەووری من دەتوانن هەندێک کێشە چارەسەر بکەن پێشی جەژنەوە ئەگەر پێشی جەژن ڕوو بدات ینی ئینشاءڵڵا ئەو تەوەسطەی کە کرایە لەلایەنە عەرەبیەکان لە بەغدا تەسەوور دەکەم ئەگەر ئەو ئیتیساڵاتانە مستەمر بن شتێکی وا بکرێت لە خلالی یەک دوو ڕۆژی داهاتوو تەسەوور دەکەم لۆ پێشی جەژن کێشەکە چارەسەر ببیت ئەگەر ئەو ڕێ نەکرا طبعاً ڕێگای دووەم بە حەقەت ئەوەیە کە هەرێمی کوردستان شکایەت بکات لە حکوومەتی ئیتیحادی لە محکەمەی ئیتیحادی شکایەتیان لێ بکات و دوایش دەینە سەریت لەبەر ئەوەی ئەو نووسراوەی وەزیری دارایی مواڵەتاتی زۆری تێدایە لۆێ بە تەسەووری من ئێمە 100% بەڵام ئەگەر بە هەندێک خەرکی باش بچنە محکەمەی ئیتیحادی و تێیان بگەینن لە جانبی مالی دیسان قەزدم ئەوەیە 100% قەزیەکە دەبینەوە ناخۆشەکەش ئەوەیە کە ئەگەر خوانی تۆ پێت وایە ئەم هەنگاوە هەنگاوێکی ناقانونیە نراوانیە کە ئەیبینەوە بەڵێ بەڵێ طبعاً ئەگەر حەزت لێ لۆشت باز بکەم ینی لۆ ناقانونی ئەخن لۆ وەڵای بۆم گرنگە لۆ ناقانونی ینی بۆ کاکە سامان تەماشای نووسراوەکە بکە نووسراوەکە بەداخەوە یەکەم هەڵی کەتەی کەوتینە ینی وەزارتی دارایی عێراق هەر سێ ساڵەکەی ساڵی 2023 و 24 و 25 تێک بردیتەوە لۆیش ئەو فڕوقاتەی 23 و 24 هینایتە ساڵی 25 لەوێ دەڵێ ئێوە پارەتان نەمایە کاوە هەڵەیەکی ینی لە علمی مالیە و بە جۆرەی قانونی ئیدارەی مالیش و بە جۆرەی علمی مالیەش هەڵەیەکی چی پێ دەڵێن ینی کوشندەیە هەڵەیەکی کوفرە لە حسابات شتیوە لۆ چونکە لە موازنە یەکێ لە قاعدە ئەساسیەکانی موازنە چیە بودجە قاعدة سنوية الموازنة واتا موازنة لو يك ساڵە لەیەکی یەک دەکرێت لە سویەکی 12 کۆتایی دێت کاتێک کە عێراق موازنەی سێ ساڵی دروست کردیە ئەو سێ ساڵیە ڕەبتنین بە یەکەوە هیچیان ناست هەر ساڵی لە سویەکی 12 خۆی کۆتایی دێت کاکە سامان ناتوانن ڕەبتی بکەن چونکەوە تەنها لۆ ئەوە کرا کاتی خۆی لە دەزانی جەنابەت لە عێراق دائما موازنە تاخیرە بوو بەڕێز سوودانی لۆ ئەوەی کە حکوومەتەکەی ڕانەوەستیت ئەگەر ساڵێک خلاص بوو 23 خلاص بوو تا 24 مسادقە دەکرێت وەختی دەوێت جەنابەت دەزانی ئەسڵەن جەداولی 24 چەند تاخیر بوو ئەگەر بە فکر بێ 25 تا ئێستا جەداولی مسادقە نەکرایە تا ئێستا کە منوت و وەنیە ئەوە لۆ ئەوەی دروست کرد لۆی بتوانی حەدی ئەقەلی موازنە هەموو ساڵێک ئەوەی هەبیت کە حەدی ئەقەلی موازنە ئەوەی کە هەیە لە 23 لە 24 بە هەمان شکل سەرفی بکات لە 25 بە هەمان شکل سەرفی بکات بزانە لۆڕانەوەستانی حکوومەتە بەڵام ئەوە معنای ئەوە نییە موازنەی ثلاثی هەرسێکی ڕەبتە بە یەکەوە نەخێر موازنەی 23 لە سویەکی 12 کۆتایی هات هیچ ئەسەرێکی ناچیتە ناو موازنەی 24 موازنەی 24 لە سویەکی 12 24 کۆتایی هات هیچ ئەسەرێکی ناچیتە ناو موازنەی 25 بەداخەوە ئەو هەڵە گەورەی ئەوان تێکەوتینە ئەسەری هەردوو موازنەکەی ساڵی 23 و 24یان بردیتە 25 کە ئەوە هەڵەیەکی ینی باوەڕ بکە بەڕێی من ینی ئەوەی ئەلفوبای محاسبە بزانی ئەو هەڵەیە ناکات خۆت بێنمەوە ینی تۆ دەتگوت تەیفسامی ژنێکی زۆر قانونی و
ئیداریە چۆن ئەماڵە بەسەریا تێپەڕیوە؟ ئەنجا ویستم تەواو بکەم نەک بەڕێی من ئینەما بە جۆرەی معلوماتی ئەکیدی من زەختێکی سیاسی یەکجار زۆر لەسەر وەزارەتی مالیە هەبووە کە شتێکی وا بکات وەیلا وەزارەتی مالیە خۆیان دەزانن کە ئەوە شتێکی هەڵەیە و کردیانە زانی حەزەکەم بزانێ ئەوە ینی ئەوە معلوماتە ئەوە لێکدانەوە نییە کە دەیدەمە جەناب ئەوە هەڵەی یەکەم هەڵەی دووەم بە حەقەت کە لە نووسراوەکە هەیە دائما فصلی یەکەم لە موازنەی تەشغیلی فصلی یەکەم پێی دەگوترێت تعویضات الموظفين واتە موچە و مخصصاتی موظفين ئەو فصلە لە علمی مالیە پێی دەگوترێت المەصروفات المقننة هیچ کەس لۆی نییە دەست لەو مەبالغە بدات ئیلا لۆ مەصروفات وەکو خۆی دەبی سەرف بکرێت یعنی راتب چەندە دەبێ ئەوە هەمووی وەکو خۆی سەرف بکرێت داخلی ئینفاقی فعلی نابیت یعنی فصلی یەکەم بە جۆرەی علمی مالیە داخلی فصل ئینفاقی فعلی نابیت لۆیە نابی ئەوەیان داخلی ئینفاقی فعلی بکەیت چونکە وەکو خۆی دەبی سەرف بکرێت و ئەگەر زیادی کرد ناتوانی مناقەلەی لێ بکەیت سیرکە نا وەزیری مالیە نا ڕئیسی وزەرا نە پەرلەمان ناتوان مناقەلە لە فصلی یەکەم بکەن لۆ فصلەکانی تر بەڵام ئەگەر کەمی کرد دەبێ مناقەلە بکەیت لە فەسلەکانی تر لە ئەو فەسە سیرکە لۆیە پێی دەگوترێ مەصروفات المقننە هیچ کەس لۆی نییە دەبێ ڕەواتب چۆنە وەکو خۆی سەرف بکرێ نابی دەرەمەچی لێ ساڵی پار بۆ مانگی دوێمە مناقەشەمان کرد لەگەڵ جەنابیشتا کە پارەکە کەم بۆمان وتمانە توانرێ مناقەلەی بکرێ بۆ ئەوەی کە تەکوینی بکات و موچەکە دابش بکرێ ئەوەشیان نەکرد بزەبت ئێستا دێمە سەر ئەوەش ئەگەر ئینشاءڵڵا مەجال دەبیت لەوەی خەڵک جوانتر تێبگات یانی ئەنجا خاڵی سێمیش طبعا جەنابت دەزانی مخالفە لۆ قەراری محکەمەی ئیتیحادی چونکە قەراری محکەمەی ئیتیحادی زۆر واضحە موچەی بە جوێرەی دەستور دەبێ حکوومەتی ئیتیحادی موچەی هەموو خەڵک بدات لە عێراق موچەی هەرێمی کوردستانیش وەکو با بڵێن وەسەط و جنوب دەبێ بیدات و بەبێ ئەوەی ئەگەر هەر کێشەیەکی شەبی لە بینی هەردوولا نابێ بیتە سەبەبی ڕاوەستانی موچە بەڵکو ئەو کێشانە دەبێت بە شکلێکی تر لۆ خۆیان چارەسەری بکەن ئەمن لێرە دەڵێم ئەگەر حکوومەتی عێراق کێشەی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لەسەر مەسەلەی داهات کە ئەویش دەتوانین دواتر قسەی لێ بکەین ئەوە نابێتە سەبەبی ئەوەی کە بە جوێرەی دەستور ئەوە نابیتە سەبەبی ئەوەی کە تو قوتی خەڵکی هەرێمی کوردستان ببڕی کە تو موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ببڕی ئەتو کێشەیەکت هەیە دەتوانین لە ڕێگای دانوستان لەگە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر بکەیت و ئەگەر لە ڕێگای دانوستان نەتوانی محاکم هەیە چۆن شکایەتت لەسەر نەفت لێمان کردو لە پاریس و نەوتی هەرێمی کوردستان تراگرت خۆتۆڕۆقی قانونی هەیە ئەتو لۆ دەی موچەی بەدبەختەکی موچەخۆر کە 30 ڕۆژ ئیش دەکات ئینتیزاری سەری مانگ موچەکەی دەکات قەرزارە لەسەر ئەو موچەیە ئەنجات و دەی موچەکەی دەبڕیشتی وان نییە یعنی لۆیە سێ مخالەفەی زۆر سەریحی تێدایە ئەو نووسراوە لۆیە ئەمن مطمئنم لەوەی ئەگەر لە محکەمەی ئیتیحادی شکایەتمان کرد دەیبینەوە بەڵام مشکلەی محکەمەی ئیتیحادی کاکە سامان تۆزێک دوور و درێژەی شەکانیان ینی خەڵک ناتوانانی ئەوەندە ئینتیزار بکات لۆیە ئەمن دایمەن لەگەڵ ڕێگای ئاشتیە خوازەکەم لەگەڵ ڕێگای یەکەم وەفدێکی سیاسی گەورە و وەفدێکی پسپۆری بەڵێ وەفدێکی پسپۆر بەڵام بتوانن ئەو وەفدە بەرامبەریان بوەستنەوە یعنی خۆ جەنابێت وەڵامەکەی وەزارەتی دارایی خۆمان دیت ئەو خاڵە ڕئیسیانەی تێدا نەبوو کە ئەتوو حجەجی وان بگری یعنی ئەتوو دەبێ بەرامبەری ئەوان ئەوەت هەبیت ینی دیفاعت هەبیت دەزانی ئەنجالۆیە بەڕێی من ئەوان مخالفن لەسەرەوە دەگەڕێمەوە سەر خاڵێکی تر لۆ ئیسپاتی قسەکانی خۆم کاکە ساڵان ئەوەی کە جەنابت تازە باست کرد ساڵی 2024 ئەتوو مشکلت هەبوو ینی حکوومەتی عێراق لەگەر حکوومەتی هەرێم مشکلی هەبوو لەسەر داهاتی ناوەخۆ وایە ئەگەر بە فکرت بێ چیان کرد ئەوان حکوومەتی هەرێم تقریبا مەبلەغێکی باشی با بڵێ تەسلیم کرده بوو بەڵام ئەوان ڕازی نەبوون لەو مەبلەغ هەرستان فەرقەکەیان لە ساڵی 2024 لە مانجی 10 و 11 و 12 لە هەرێمی کوردستان بڕی ئەزانی لە دەش لە مانجی 10 و لە مانجی 11 و لە مانجی 12 سیر کە لە مانجی 10 جەنابەت دەزانی تەخسیساتی هەرێمی کوردستان ئەوەی دەیان نار لە حدودی 958 960 ملیارێک بوو
ئەوان لە مانجیدا 760 ملیاریان نار، ینی 200 ملیاریان لێمان بڕی. لە مانجی 11 630 ملیاریان نرد، ینی 330 ملیاریان لێمان بڕی. لە مانجی 12 440 ملیاریان نرد، ینی 520 ملیاریان لێمان بڕی. دیتت کەواتە تو تەسویەت خۆت کردیە لە 24. ئێستا چه عەجەب دەی وەڵا دەرەی لە 25 ئەو تەسویانە دیرمە 25، یعنی تو لە 24 پارەکەت بڕیە، خۆت بڕیتت. ئەنجا لۆیە ئەگەر تەماشەی بکەی حقیقەتەن مغاڵەتاتی زۆر هەم لە نامەکە هەیە و هەم لە ئەو با بڵێن قەراراتەی کە لە حکوومەتی عێراق دەرچووە لەسەر ئەو مەوزوعە خلەلی زۆری تێدایە. باشە دکتۆر، ینی بەڕاستی جوانت ڕوون کردووە، دەستت خۆش بێ. ینی بۆچی ئەوەی کە جەنابەت وتت ئەو ڕوونکردنەی وەزارەتی دارایی، ینی ئەم وردەکاریتیانە بڵێ کاکە تۆ لە مانگیدا 11 12 ئەمانەت لە من بڕیوە تەسفێ ئەو ساڵت بۆ کردووم بە پارە لە داهاتی نانەوتی کە من نەم ناردووە، دواتە تۆ لە مانگی 1 و 2 3 و 4 تا هیچ قسەت ناکەی موچەکەش بە زیادەوە بۆت ناردووم کە 900 تقریبا 6 ملیارێکی ناردووە. ئێستا بۆچی ینی ئەم بڕیارە دەدا؟ زۆر جار تۆ حەق بە عێراقەیە، ینی ئێستا مەوزوعی داهاتی نەوت و نانەوتی لەسەر هەرێم ساغ بکاتەوە؟ کاکە سامان تەماشەی ئەمن قەت لە حقیقەت لا نادەم. حقیقەت چیە ئەوە باز دەکەم. ئەوەلایەن حکوومەتی عێراق مەسەلەی داهاتی نەوت و نیوەی داهاتی با بڵێن غەیری نەوتی بە گوێرەی قانونی ئیدارەی مالی حەقی خۆیەتی داوا بکات، باشە؟ بەڵام دەبی بین ئێمە بزانین هەرێمی کوردستان لۆ تەسلیمی ناکات، یان لۆ نەدرایە هەتا ئەو لەحزە. یەکەمیان بە نسبەت داهاتی نەوتی کاکە سامان، نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرایە، یعنی ئەوەی بە بۆریە ڕاگیرایە بەو شکلە. ئەوەی کە ئینتاج کرێت جزئەکی لۆ استخداماتی داخلیە، جزئەکەی ترە من لۆ خۆم بە دوواداچوونم لۆی کردیە، حتا لەو کەسم پرسێ کە نەوتی هەرێمی کوردستان دەفرۆشیتەوە، باشە؟ دەڵێ کاکە ینی ئەوەی کە ئەمە دەیفرۆشینەوە بە زۆر کولفەی ئینتاجی ئەو شەریکاتانە دەرەچی کە لە هەرێمی کوردستان ئیش دەکەن، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان نایەوێ ئەو شەریکاتانە بڕۆن. ئەو شەریکاتانە بڕۆن جەنابەت دەزانی هەتا جارێکی دی شەریکاتی نەوتی دینیەوە و لە دەستدانی سیقە لەلایەک و ئەو ڕۆیشتن و ئەو وەختەی کە پێویستە جارێکی تربیانینەوە عملیەکی زۆر زەحمەتە لۆ هەرێمی کوردستان. لۆ عێراقی سەرەرە بەڕاستی پێت بڵێم کاکە سامان، ئەگەر ئێستا عێراق لەگەڵ شەریکاتی نەوتی و هەرێم پێک بێت لەسەر مەسەلەی تەصدیری نەوتی هەرێمی کوردستان، قازانجەکەی لۆ عێراقە بە دەرەجەیەک ئەنجا لۆ ئەوانی ترە. لۆیە ئەوە حجەی برادرانی ئێمەیە. لەو جانبە حکوومەتی بەغدا دەتوانی بێت لەگەڵ حکوومەتی هەرێم دابنیشیت و ئەو حقایقانە بزانیت. خاڵی دووەم بەڕاستی بەنسبەت داهاتی غەیری نەوتی ڕاستە ئێمە خۆمان مشکلەمان هەبووە، بەڕاستی پێت بڵێم لە وەزارەتی دارایی خۆمان و لە دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان، چونکە ئەو کتابی کە لە بەغدا دەرچووە باس لەوە دەکات دەڵێ هەردوو دیوانی چاودێری دارایی عێراق و کوردستان تەدقیقیان کردیەوە ئەوە نەتیجەکانیتی. ئەمن زۆر لە مێژە هاوار دەکەم دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان بێسەرە، یعنی سەرۆکەکەی تەقاعد بووە، ئەوە چەند ساڵە 2 ساڵە نازانم زیاترە، یەکێک دابنێن کە ئەو جێگایە بکات، چونکەوەی ئێستا وەکالەت بەڕێوەی دەبات مدیرعامی دایرەی ئیداریە و اختصاصەکەی محاسبە نییە. جەنابەت دەزانی خەرک هەیە اختصاسیشی محاسبەی، بەڵام ئەو تەفاسیلی کە من دەیزانم ممکنە ئەو نەیزانی، نەتیجەی خبرەم نەتیجەی ئیشم ئەزانی. ئەنجالۆیە ئەمە دەکرا پێشی ئەو شتە بگرین، بەڕاستی پێت بڵێم، بەڵام نەکرا. بە هەر حاڵ ئێستا نەکرایە. ئێستا چارەسەر چیە لەسەر مەسەلەی داهاتی ناوەخۆ؟ ئێمە قانونی ئیدارەی مالیمان هەیە، فەرمون بابەیەکەوە دانیشین کاکە. بە جۆرەی قانونی ئیدارەی مالی ئێمە دوو زۆر ئیراداتمان هەیە، ئیراداتی مەحەلیمان هەیە و ئیراداتی ئیتیحادیمان هەیە. دەین تەصنیفی ئیراداتی نانەوتی هەرێمی کوردستان دەکەین. ئەوەی ئیراداتی مەحەلی ئەوە لۆ هەرێمی کوردستانە بە جۆرەی قانونی ئیدارەی مالی، ئەوەی ئیراداتی ئیتیحادیە نیوەی لۆ هەرێمی کوردستانە، نیوەی لۆ بەغدایە بە جۆرەی قانونی ئیدارەی مالی. کەواتە بابین لەسەر ئەوە ڕێک بکەوین.
ینی لە حدودی 50 ملیار مانگانەوە بزانم نردیتیان داوان لەسەر 80 ملیار ڕێکەوتون لەو حدودە قسەی شاندەکەی کە لەسەر هیچ ینی لەگەڵیان ڕێکەوتون نانەنا کاکە سامان لەسەر ڕقم ڕێک نەکەوتینە ینی خودی کەسێک لە ناو شاندەکە حەز ناکەم ناوەکەی بەوتی لە 80 ملیار ڕێکەوتوی کە ماگانە بیە حکومەتێر ڕاست ناکات لە منی وەرگرە احترامم لە ئەو کەسە ئەزانی کو ئەتو ئەگەر ڕێک نەکەوتی ئەگەر ڕێک کەوتی لەسەر هەشتا تەواو دەبی هەشتایەکە بنێری کاتێک کە 50 دەنێری باشە ئێستا من بە جەنابەت دەڵێم تەوان ڕێک نەکەوتینە حەزەکەم بزانی لەسەر ڕقم بەڵام لەو افتەرەزنا لەسەر هەشتا ڕێککەوتونە باشە کاکە سامان هەرێم چەندی نردیە 50 ملیار وایە چەند دەمێنیتەوە 30 ملیار 50 نردیە 30 میلیاری کەمتر نردیە وایە ئەتوو چەندت هەیە لە بەغدا 958 ملیار هیموچەوانە کاکە 30 ملیارەکەی لێ ببڕە 928 ملیارەکەی بنێرە وایە یان ناگەر ئەتو ڕاستەکەی ئەگەر جانبەکەی تر ڕاست دەکات وایە یان نا وەکو ئەوەی کە کردت لە ساڵی 24 وایە یان نا ئیدان لەسەر ڕقام ڕێک نەکەوتینە دەبی لەسەر ڕقاممە ڕێک بکەون نەک ڕقامە چونکە ناتوانین لەسەر یەک ڕقام ڕێک بکەوی لە بەرەوەی ئیرادات لە مانگەک لەو مانگەک دەگۆڕێت جەنابەت دەزانی ینی بەڵام دەکرێت معدلە وەربگیرێت معدل ینی باشە ئەنجا قەزدم ئەتوو ئەگەر ئیشکالت هەیە لەسەر مەسەلەی داهاتی نەوتی و غێر نەوتی دەکرێت لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دابنیشی گرەیەکانی خۆت بگەینی مناقەشاتی خۆت بکەی و ئیجراعاتی قانونیش ئەتوانی وەرگری بەڵام نەک ئیجراعاتی قانونی لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان زانی ئەوە ئەوان زانی کێشەکە چییە کێشەکە وەکو جەنابەت باسێکە ینی کێشەی سیاسی ململانی سیاسی لە نێوان هەولێر و بەغدا هەمیشە قوربانیەکە موچەخۆر بووە ئێساش خەڵک چاوەڕێیە کرد ینی هەڵوێستی سیاسی چ لە دۆخەکە ئەگۆڕێ ینی ئەمڕۆ چاوەڕێکدا بۆ نمونە بڕیار بدرێ کاوچەکەی بەدەست هەرێمەوە کشانەوەی هەرێمە لە پرۆسی سیاسی لە عێراق کە ئەمە ڕەنگە دۆخەکە ئایا چاکەکە یا خراپتریەکە کاکە سامان ئەمە لۆ خۆم ینی لە تەلەڤیزیۆنەکانی تریش جەناب دەزانی ئەمن دایمان علمیان باسی شتەکەم و علاقەم لە سیاست و ئەو شتانە نییە بەڵام بەتاکید شتۆکەش لە سیاست دەزانین ئەبن سێ ڕێگام باس کردیە بەڵام بەتەسەلسل ڕێگای یەکەم ئەوەی کە باسم کرد تازە لۆ جەنابەت وەفدەکە و وەفدی فەنی و وەفدی سیاسی گەورە باوەڕ بکە بەوە چارەسەرە بیت ئەگەر بتوانین شتێکی وا بکەین ئەگەر نا خۆ مەحکەمە ئیتیحادی هەیە شکایەتی بکەین ئەگەر نا ئاخر شت مەسەلەی کشانەوەیە بەڵام وا پێ دەچی لە کشانەوەش بەڕاستی ئەگەر هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان یەکدەنگ نەبن تەسیری نابی کاکە سامان یعنی ئەتوو دەبی دایما شتێک بکەی کە تەسیری هەبیت بەڕاستی پێت بڵێم یعنی حزبك بکشێتەوە یان دوو بکشێنەوە سێ بمینن تەسیری خۆی نابیت ئەگەر ئەو حزبانەی کە لە بەغدا ئەندامیان هەیە لە پەرلەمانی عێراق هەمویان بەیەکەوە یەک هەڵوێست نەبن زۆر زەحمەتە تەسیری گەورەی لەسەر عێراق هەبی بەس ئەوە با بڵێن چەکی ئەخیربی بەکاریبینین نابی ئەوە بەکاربینین ئێستا چونکە بە تەسەوڕی من ئەوە حلێکی باشمان ناداتی ڕاستە زەختێک دەکات لەسەر عێراق بەڵام مادام حلولی سەهلتر هەیە باجارێ لە سەهلەکان دەست پێ بکەین ئینجا ئەگەر چارەمان نەما و کاتە مەجبورین کاکە سامان خۆت و ملەتێک لە برسان بکوژی ئەوە نییە عەرەب دەڵێ قەطع الأعناق ولا قەطع الأرزاق واتە وەرە سەرم ببڕە بەڵام ڕزقم مەبڕە وە خۆ ناکرێ ئەتوو دەستەوەستان بوەستی بەرامبەری ئەو خطوە گەورەیە و ناڕاستەی ناڕاست تا ئەوەی عێراقوە ئەمن ناڕاستەکەم علمیەن لۆ جەنابەت باس کرد باشە تۆ دوو ڕێگە هەیە بەڕاستی ئەوە تا ئەوەیە کە تۆ بۆ نمونە سودانی وتێتی من قەرزەیەم حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی نییە وەریگرێ تو هەسبەینێ وەکو دەگوتێ دەبێت بە ماڵ بەسەروێ دەبێت بۆ هەشمانکەر قەرزکە هەنگاوێکی کە ئەوەیە زۆر جاباسەکرێ یانەوەی کە شارەزای ئەوەی کە لە حیزبەکانی دیکێ دەڵێ بۆ هەرێمی کوردستان با هەروەکو تەحەدیەک بەرامبەر بە بەغدا هیچ نەوە پێش جەژن
لە داهاتی ناغلای ئەوش نەڵێ لە حکوومەتی عێراق نەڵێ کاکە داهاتی نەوت و نانەوتیە بڵێ لە کۆمپانیەکان بە قەرز زۆرم کردو موچەکە بە ئەگە ئەم دوانە نەدری ئەم دوو هەنگاوە نەنرێ بەڕاستی موچەخۆر و گوتۆڵی چی بکە ئەمەی کە تۆش باسێکەی دانوستان و سکاڵاکردن بەڕاستی کاتێکی زۆرێوێ بۆ موچەخۆر ئەگەر لە من بپرسێ من لەگەڵ ئەوەمە بە هەر ڕێگایەک بی موچەی موچەخۆران بدرێت ئەجا بە قەرز وەرگتن لە عێراق بەڕاستی پێت بڵێمە من وەختی خۆشی لەگەڵی نەبووم چونکەوە دەبیتە ماڵ لە سەرەتی تر دەڕوات بەڵام بە طریقەکی تر وەکو ئەوەی دووەم کە جەنابت باست کرد ئەمن لەگەڵ ئەوەم کە چارەسەرێک لۆ موچەخۆران ببیندرێتەوە لەوەی پێشی جەژن موچەی خۆیان وەرگرن بەڵام بە تەسەووری من ئێستاش باشە ینی حرەکە هەیە مادام حرەکە لە هەموو لایەک هەیە بە تەسەووری من ئینشاءالله کێشەکان بەرەو چارەسەرکردن دەڕۆن بەس ئەمن لەگەڵ ئەوەمە بەڵێ ئەمیش لەگەڵ ئەوەمە بە هەر شێوەیەکەبی موچەیەک بدرێتە موچەخۆران پێشی جەژن لەوەی کە جەژنەکەیان لێتاڵ نەبیت و جەژنێکی خۆش بکەن و ئینشاءالله ئومێدمان زۆرە ئەمە دوعاش دەکەین کە ئینشاءالله و کێشەیە پێشی جەژن چارەسەر ببی و خەڵک موچەی خۆی وەرگریت چووکە کاک دکتۆر من مەبەستیم لە پرسیارە چەند شتێک بوو ینی حەزم کرد کە جەناب بێنمە ناوی بۆی پرسیاری تیا دروستکەم یعنی تۆ ئەبێ بەڕاستی حەقێک بەلایەنەکان بێ ئێستا ئەمڕۆ بۆ نمونە هەڵوێست و نەوەی نوێ و بەرەی گەل و یەکگرتو و کۆمەڵ بەشداری ئەم دانیشتیان نەکرد کە پارتی بانگێشتی کردووە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە دەگوترێت لە کاتی ئاساییە یعنی بۆ نمونە پارتی وێچێتی هەموو داهاتێکی نەوتی و ناونەوتی ئەم هەرێمە بۆ خۆیان دابەشەکەنەوەی خۆن یعنی هیچ حسابێک بۆ ئەم لایەنە سیاسیانی کە ناکەن کاتێک کارەکە دەگاتە دژایەتی سیاسی و چوزانم موچە بڕین و بوجە بڕینی هەرێمی کوردستان بۆ نمونەم دوولایەنە یەن داوای یەک هەڵوێستی لە لایەنەکانەکەن ئێخۆ تۆ بڕوات بەوەیە کە بۆ نمونە ئێمە لە ماوەی ئەم ساڵەدا کە ئەم پێنج مانگەیشی لەسرە بە فرۆشتنی نەوت و ئەم داهاتی نانەوتیە بای ئەوەنە پارەمان نەبێ کە دوو موچەی خۆمانی پێ بدەین تەماشای بەنسبەت سوالی یەکەمت بەڕاستی ئەمن دائیمەن لە ئەوەلیشەوە گۆتیتم یعنی لەوەتی ئەمن هەم ئەو قسەم کردیە کە دەبێت لە هەموو کاتێک لە خۆشی و ناخۆشی هەموو لایەنە سیاسیەکان بەیەکەوە بن یەک مووقفیان هەبی یەک گوزاریان هەبی لۆی بتوان بە شکلێکی ڕێکوپێک دیفاع لە هەرێمی کوردستان بکەن چونکە قەوارەی هەرێمی کوردستان بتەوێت ناتەوێت تا ئێستا ڕاستە دەستوریە بەڵام دەوروبەرمان ماشاءالله هەمووی نێیاری کووردە لۆی ئەگەر ئێمە لە هەموو چرکە ساتێک نەک هەموو دەقەیەکە هەموو چرکەیەک ئەگەر ئێمە یەک دەست نەبین ممکنە مەشاکلمان لۆ دروست بکرێەوە تووشی گرفت بکرین ئەوە جوابی منە لۆ سوالی یەکەمت بە حقیقت بە نسبەت ئیراداتیش ئەمن زۆر لە مێژە داوام ئەوەش داوام کردیە کە پێویستە ئێمە بە ئیراداتی خۆمان دابچینەوە بزانین چۆن مەسەلەن ئەو ئیراداتانە کۆ دەکەینەوە بە شکلێکی ڕێک و پێک جاران بەڕاستی پێت بڵێم کە نەفت لە ڕێگای بۆڕی دەڕۆیشت بەڵێ دەیانتوانی هەرێمی کوردستان بە داهاتی نەوت و داهاتی نانەوتی موچە بدەن ئەمن لەگەڵ ئەوەمە بڵێ بەڵام ئێستا لەبەرەوەی بە ڕێگای نەوت ناڕوا جەنابت دەزانی هەمان نیوەی کەمیەی پێشتر ممکنە لە نیوە کەمتر ئێستا تەزدیر دەکرێت و کولفەی ئینتاج بەڕاستی کاکە سامان کولفەی ئینتاجیش کاتی خۆی بەداخەوە یانی ئەو عقودانەی کە لە هەرێمی کوردستان کراینە هەمومان ملاحەزاتمان هەبووە پێشتر کولفەی ئینتاج لە هەرێمی کوردستان بەرزە ڕاستە هەندێک جانب ڕاستە لەبەرەوەی ئەتو ئەگەر ئینتاجی نەوت بکەیت لە کەلگەیەکی وەکو بەسرا لە دەشتێک و ئینتاجی نەوت بکەیت لە چیای گارە بە تاکید کولفەی ئینتاج زۆر فەرقەکات ممکنە بیتە دوو بەرامبەر و سێ بەرامبەر لەبەرەوەی کولفەی ئینتاجیش بەرزەهی شەریکات بە تەسەووری من زۆربەی هەرە زۆری پارەی نەوت لۆ کولفای ئینتاج بڕوە بە تەسەووری من وە بە گوێرەی ئەو سوالانەی کە من لە هەندێک خەڵکم کردی ئەوانەی کە بەرپرسن لەو مەلەفانە بەڵام ئیراداتی نانەوتی دەکرێت بە شکلێکی ڕێک و پێکتر بەس کاک دوتۆفازی وەڵای زۆر جاریانی ئەوانی کە شارەزاشن لە مۆزوعی نەوت و
مۆزوعی دارایی ینی کە قسەکەن بە تەحەداوە قسەکەن کاڵێ وەزارەتی دارایی ئاگای لە 1 دیناری داهاتی نەوت نییە کە ئێستای شەڕوە ئەو کاتێش کە بۆ نمونە بە بۆریار جاوە عیبەچی ئەخەر بەچی دیار کاک ئەمەعالیاڵێ کاکە تەحەداکەم وەزیری دارای ئاگەی لە 1 دیناری نەوت بێ کە ئەفرۆشێ کە 350 نزیکەی بەرمین لەو تەفرۆشێ ڕۆژانە لە ڕێگەی تەنکارەوە جاوەڵی ئەوە عیبێکی گەورەیە گەر وەزارەتی دارایی ئاگای لێ نەبی بەڕێی من ئەوە ئەمە پێمانەڵێت ئەمە خۆ پێمانەڵێ ئەم داهاتە کەواتێ لە نێوان پارتیوەکێتییا دابەشەکرێت چونکە هەر بۆ زانیاری جەنابێت من تۆ ناهێنمە ناو سیاسێکە ئەمەوێ لە ڕۆدارایی من نامەوێ بچمە تەماشای ناو ئەو مۆزوعانە زانی لۆ چونکە ئەوەی کە من زیاتر معلوماتی لە بەغدا دەستم دەکەوی لە هەرێم دەستم ناکەوی خەرچی تر لە هەرێم بە دوای شت بگەڕێ ینی ئەمە نامەوێ بچمە ناو ئەو مامەعەیە ئەمە دەمانەوێت ئێستا کێشەیەک هەیە باش چۆن دەتوانین ئەو کێشەیە چارەسەر بکەین ئێستا خەڵک بێمەعاشە چۆن دەتوانین ئەو کێشەیە چارەسەر بکەین ئەخ ئەزانی خەڵک نیگەرانەکەی خەڵک لەکوایە کاک دکتۆر فازڵ نیگەرانەکەی خەڵک لەوایە ئەم شتە ئەبینێ کە لارێمی کوردستانە ئەگوزەرێ یعنی تانکەرێن نەوت لە دێگەڵۆ یە بەم دیوە 600 دلار 500 دلار گومرگە کرێ کە ئەبرێ بۆ پەروێزخانوان ئەی باشە کە ئەمە ئەبینێت تێرە کات دیناریە ئیسپادەی لێ ناکات لەو لا کێشە دارایی سیاسیەکان باجەکەی بێ موچەخۆر بی یا لارێمی کوردستانە کە نەتوانێ موچەکەی وەرگێت ڕوو بکاتە کوێ موچەخۆر کە ڕووشەکەیتە بەغاڵێن ئەمانە شۆڤێنین و ئەمانە دژە کوردن کوردەکەیش لێراوە تا دینارت ناداتێ حەلەکە ینی بەڕاستی ئەمەزام لای تۆش نییە بەڵام ئەمە گرفت کاکە سامان ئەزانم بەس ئەمە داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە هەر ڕێگایەک ببینیتەوە لەوەی بتوانین موچەی موچەخۆرانی هەرێم دابین بکات واوە ئەرکی حکوومەتی ژا ئەنجا بەڕێی من بە سۆچ باسم کرد ئەگەر بتوانین بە دانوستان لەگەڵ بەغدا بگەینە نەتیجەیەک ئەزانی ئەو حەقیقەتانەی کە هەیە مەفروزە لەگەڵ بەغدا باز بکرێت ئەو شتانەی کە هەیە لەگەڵ بەغدا باز بکرێت لەوەی بەغداش بە ڕێیەکی دی تەماشە نەکات ئەو شتانەی کە هەیە پێویستە لەگەڵ حزبە کوردستانیەکان باز بکرێت بە تەسەووری من تەقریری حکوومەت پێویستە تەقریری هەبیت مەسەلەن لە پەرلەمانی کوردستان جاران باز بکرێت ئەمن لەگەڵ هەموو شەفافیەتێک بە تەواوی لەگەڵ شەفافیەتم بەس ئەمە ئێستا کاتی تەعن نییە ئێستا کاتی ئەوەیە کە بین چارەسەرێک ببینینەوە باشە چارەسەرەکە کاک دکتۆریانی تۆ زۆر جار من مناقەشەمان کردو و ینی جەنابەت میوان بووی لە زوو ئەمە وەکو دەرزی بەنج وایە هەموو مانگێ ینی ئەکرێ بۆ نمونێمە هەموو مانگێ ئەم گرفتەمان هەبێ ینی خۆ لە مانگی چواری شابەڕاستی ئەم گرفتە دروست لە ئاخیرەکە ئەخۆ بێک ینی لە بنەڕەت تامە چارەسەرکرێ بەڕاستی هەم بۆ میدیاکارەوەم بۆ خەڵک نەبێتە هەواڵ موچە دێ و نایە ئێمە کەی ئەگەینە ئەمە بەڕاستە من لە هەموو تەلەڤیزیۆنەکان ئەمن لە هەموو تەلەڤیزیۆنەکان لەگەر جەنابیشت باسم کردی ئێمە نابی بچین ئیتیفاقاتی زارەکی بکەین هەموو جارێ باسم کردیە جەنابیشت ئەگەر بۆبی گوتیتم نابی ئیتیفاقاتی زارەکی بکەین یەک دوو نابێ ئیتیفاقاتی عمومی بکەین بە عمومیەت ئێمە دەبێ ئیتیفاقاتی ئێمە یەکەم نووسراوبی دووەم تەفاسیلی تێدابی ئەگەر تەفاسیلی تێدا نەبی لە ئاخیری دیسان مشکلە لۆمان دروست دەبیتەوە بەڕاستی پێت بڵێ من چەند ساڵە ئەو قسەم کردیە ڕاستە ئێمەش مقەسەرین لە هەندێک جانب کاتێک کە ئیتیفاقمان کرد لە دروستبوونی حکوومەتی سوودانی دەبایە تەفاسیل بدەینە سەر ئەو چوار خاڵەی کە تا ئەو لەحزەیەش هیچیان جێبەجێ نەکرایە دەبایە تەفاسیلی بدەینێ مەسەلەن مادەی 140 کاکە خۆش مشکلەی نەوت و مشکلەی گومرگ نییە بەڵام لۆ حکوومەتی عێراق رازی نییە یەک خطوە بێتە پێش وایە یان نا لۆ رازی نییە چونکە ئەو نایەوێ بەڕاستی بێت بڵێم هەرێمەکە بی بە ناوی هەرێمی کوردستان و هەرێمەکی بەقووەت بی و هەرێمەک بی ینی خەڵک تێیدا بە ئاسوودەیی و بە خۆشی بژیت هەممی ئەو غەمی ئەوەیە کە ئەو هەرێمەت لێ زەعیف بکە غەمی ئەوەیە کە ئەو هەرێمەت لێ بچووک بکاتەوە و حەزەکەم بزانی حەزەک ئەوە معلومەیە نەک دیسان ئەوەیە حەزەکەم بزانی ئەگەر ئەو ئەحداسانەی
کە لە سووریا و لوبنان ڕوویدا ئەگەر ئەوانە ڕوویان نەدابایە بە گوێرەی قانونی موازنە چکە قانونی موازنە ئەوەندە خراپ بوو خۆ جەنابەت دەزانی چەندمان هاوار کرد کاتی خۆی ئەنجا بەداخەوە کوردیش دەنجی لۆدا وایە کورد دەنجی لۆدا لۆ ئەنفالکردنی خۆی دەنجیدا ئەنفالکردنی خۆی ئەزانی بە گوێرەی قانونی موازنە باوەڕ بکە شتی وا خراپ لە بێشیان هەبوو مانگەک پێش ئەو ئەحداسە تەختیتیان دەکرد کە چۆن بێن لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەن بەڵام ئەو ئەحداسە وای کرد کە جارێ ئەوانە جێبەجێ نەکرد ئیدەن مەوزوع بەس مالیە نییە ینی بەغدا بە دوای هەموو بیان وەک دەگەڕێت لۆی ئەتو دەبی خۆت محەسەن بکەیت چۆن خۆت محەسەن دەکەی بە ئیتیفاقاتی نووسرا و تەفاسیل ئەگەر ئەوانە نەکەی نەخێر لە هەر لەحزەیەک وەزعەکە برادرانی ئێمە کاکە سامان با پرسیارەکەم برادرانی خۆمان وەزارەتی دارایی خۆمان باشە لە بیرم ناچی وەزارەتی دارایی خۆمان کە چوونە بەغدا بەفکرد دێمانجیە کاتنەوە گوتیان تەواو خەلاص کێشەمان نەما ئەو ساڵ ئەمن چم گوت ئەگەر قسەی منت بەفکر بێ گوتم نەخێر کێشە هەیە ئەگەر بەفکرم گوت ویستم ئەو پرسیارە لە جەناب بکەم ینی بەڕاستی کاک ڕێباز حەملان لە هەندێک تیڤە ئاڵێ چی ئەڵێ تەیفسامی و توێتی وەڵی من ئەمە شەرمەزارم ئەم میمزاکەم ئەمە پێچوانی مزاکەی خۆمە هەر بەڕاستی پێم بڵێ ئێمە شتێکی دیکۆمنتمان هەبووە بۆ ڕێکەوتن لە مانگیەکە لە نێوان وەزارەتی هەردوو دارایی عێراق و هەرێمە یا هەر ئەوەی کە جناب باسەکەی بەس زارەکی ڕێکەوتو نەخێر ئەوەلەن زارێکی بووە دووەم تەفاسیلی تێدا نەبووە تەفاسیل فقط لەسەر لیستە بۆ کاکەس فقط لیست دەبێت بەو شکلە جێبەجێ بکرێت بەڵام لەسەر داهاتی ناوە خۆ باشە کاکەنگۆل و ڕقەمەکتاندانەنا ڕێنجەکتاندانە زۆر ڕاست و تەوقیعتان کرد باە لەسەر ئێستا تەوقیعەکە دەردەهینا لە تەلەڤیزیۆن دەتگۆ فەرموو ئەمن لەگەر تەیب سامی ئەو تەوقیعم کردی وایەیان من ئەم قسەکەم ڕێکەمێ ینی بۆچی ئەمانە ئەمە ناکەن کاک دکتۆر وڵای جا و سوالە دەبی لەوان بکەی خۆ من ئەخنا ئەمە دوو ڕێگەیە یا ئەوە تا خەڵکی نەشارەزاچێ ئەم جۆرە گفتوگوانە کە یا بەڕاستی ئەمان خۆیان یانەوێ ئەم کێشە هەر هەبێت و هەر بەم شێوەیە چارەسەر نەبێ و بەردەوام بێ لەم دووشتە زیاتر تێ ناپەڕێخۆ بە هەر حالکا کە سامان ئەمن بەڕاستی پێت بڵێم ئەگەر ئیتیفاقات بە نووسین و بە تەفاسیل نەبی مەشاکلی تێدەکەوی ئەمن کاتێک کە وەزارەتی دارایی هەرێم ئەو قسەی کرد مانجی سێ بیدایەتەکەی لەگەر زۆربەتان دەرچووم گوتم مەعاشی مانجی دوو لەبەر خاتری ڕەمەزان دەنێرن مەعاشی مانجی سێش لەبەر خاتری جەژنی ڕەمەزان دەنێرن مەعاشی مانجی چار دەبیتە مشکلە وفعلا بۆ مشکلە دوای زەختێکی سیاسی یەکجار گەورە ئەنجا دوای زەختێکی سیاسی زۆر گەورە هات حەزەکەم بزانی لە خۆیەوە نهات زەختێکی سیاسی یەکجار گەورە لە بەغدا کرا ئەنجا مانجی چاریان نارد ئێستا مانجی پێنج نەک مشکلەی پێنجیان لۆ دروست کردی مشکلەی هەشت مانجی داهاتویان لۆ دروست کردی تەماشەیکە لۆیە بەڕاستی ئێمە لە ئیتیفاقات دەبێ بزانین چۆن ئیتیفاقات دەکەین بزانین چۆن دانوستان دەکەین بزانین ینی ئالا کولی حال چی بکەنی تریشەکە قەومایە ئێستا دەبی بە دوای چارەسەر بگەڕێ وەڵی دکتۆر هەرچۆ سەرە بیت و گفتوگۆکەیت و قسەی لەسەرەکەی بەڕاستی زۆر ئاڵۆزە ینی هەم جەنابیشت ناتوانی ینی بەڕاستی زۆر قسەی لەسەرکە ینی هەنێشتی بەداخەوە ینی نەشارەزایی ڕوون بکەیتەوە بەڵام ئێستا بەڕاستیەوەی بۆ خەڵک گرنگە ئەوەیە چارەنووسی ئەم هەشموچەی چی لێدێ لە نێوان بەغدا هەولێرە کاکە سامان خەڵک مطمئن بیلەوەی کە بەغدا ناتوانێت ئەو هەشموچەیە بۆ بڕیت بە قانون طبعا هەروەکو بە جەنابتم گوت ئەگەر هەر کەس نەوی بچی لە محکەمەی ئیتیحادی شکایەت بکە ئەمن دەچم ئەگەر زانیم هیچ ناکرێت ئەزانی حەزەکەم بزانی ئەوە لۆیان سەر ناگریت بەڕاستی سەر ناگریت چونکە لۆ خطوەیەکی غیر قانونی غیر دەستوریە و غیر علمیش علمی مالیە ئەوە قبول ناکات یعنی شتیوان نییە لە دنیا ئەزانی لۆیە حەزەکەم ئەوە بزانی کە ئینشاءالله مەسەلەکە چارەسەر دەبیت ئینشاءالله بەڵام حەقەتەن وەختی پێویستە نەفەسی پێویستە بەڵام ئەمن لەگەڵ موچەخۆرانم کە موچەخۆریش ئەو وەختەی نییە لەبەرەوەی ڕۆژی باوڵی جمعە جەژنە ینی خەڵک ئەو مەجالەی نییە خەڵک پێویستی بە پارەیە لۆیە ئەمن داوام کرد کە
ئەوڕۆ پێشی سبەی ئەو لیژنە باڵایە پێک بێت لیژنەیەکی سیاسی گەورە لیژنەیەکی فەنی زانا لەگەڵیان وفەوڕەن بچنە بەغدا و دانیشن و بگەنە نەتیجەیەک و مطمئنم کە ئەگەر بەو شکلەبی کە من گوتم دەگەنە نەتیجەیەک. باش یەک پرسیاری کە کاک دکتۆریانی خەڵک ئەزمموی هەیە لەگەڵ پێنەدانی موچەکانیان خۆتە زانی 2023 موچە خورا 24 موچەیەکی خورا لە 25 شاتەسەورەکەی ئابەم دۆخە کە ئەڕوا بەردەوام ئیتر دوایاوەڵێ ئەمە حسابی ساڵ داخرا و تەواو و لەولاش دوو موچەکەی بخورێت. واللهی ئەگەر دانیشین ینی هەردوو لا دانیشن بەو شکلی کە من باسم کرد بە تەسەوری من کێشەکان چارەسەر دەبن بەس ئەگەر بەو شکلە نەبی ممکنە یەک دوو موچە دیسان بخورێت ینی ئومێدەوارم کە ئینشاءڵڵا هەردوو لا بەیەکەوە دانیشن و بە تەفاسیل لەگەڵ یەک دانیشن و تەفاسیلی شتەکان باز بکەن و بگەنە ئیتیفاقەشی کۆتایی لەسەر ئەو مۆزوعە ئەجینا بەڵێ بەو شکلەی کە ئێستا دەڕوات یەک دوو موچەمان لێ دەخورێت ینی پاریشە من تەوەقوعم کرد کە موچەیەک دەخورێت ئەگەر بە فکرت بێ لە وابوو جا بۆ من زۆر گرنگە بەپێی ئەزمون و شارەزایی خۆت ئەمە با بۆ خەڵک بێ پێش جەژن موچەکەی وەرەگریاکەوێتە دوای جەژن بەم دۆخەی کە ئێستا تۆ خوێندنەوەی بۆکەی توی بین. وەڵاهی دۆخەکە ئالۆزە کاکە سامان بەڕاستی پێت بڵێم بەڵام ئەگەر حرەکەیەکی سەریع هەبیت لەو بینە بە تەسەوری من پێش جەژن چارەسەرە بیت ئێستا لایەنە عەرەبیەکانیش بەڵێ لایەنە عەرەبیەکانیش ئێستا حرەکەیان کردیە لایەنە کوردیەکان و حرەکە دەکەن لە بەغدا بە تەسەوری من وە ئەگەر ئەو وەفدەی من باسم کرد خلالی یەک دوو ڕۆژ تشکیل بکرێەوە بتوانن بچنە بەغدا و لەگەڵیان دانیشن بە تەفاسیلی ئەو شتانە بە تەسەوری من ئینشاءڵڵا چارەسەر دەبیت ئەگەر نا وەڵاهی وەزعەکە ئالۆزە بەڵام خۆت دەزانی هەمیشە ئینسان دەبی متەفائیل بی با متشائم نەبین لە مەوزوعەکە. من زۆر سپاس دەکەم کاک دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی کە بە شوێکی ڕاستخۆ لەگەڵم کاک دکتۆر زۆر سپاس. سپاس زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا نێری بەرنامەی حەوپرسیار خواتانە سپێرم.